تاکە پەنجەی هەڵوان مەرێ ئەڵێ کاژاو خۆی کاژاو باباڵی چێ ئەڵم چی وەلای مامە ناچی بۆچی بشم بۆ ناچ ئێوە بۆچی ئەمە ئەڵام من ناچم من جارش کە باوکم زوو نابێتەوە تۆ دوو مامە خوان نەیبڕێ هەتە و دووسێ خاڵتێ با ئەوانە بچین بۆ لایەن باشترە سیرە ڕەحمانە بێ بەکاربێنی ژاوە ناتوم بۆ لای ئێمە بانێنان تۆ بچۆ بەلایەن و چیشیان هەموو بانەکەم ناچ ناتوانی نەچی پێ دەڵێم ئەوامری منە فەزە ئەبێ بچی بایە حاجیگیان دەواز لەو قسانە بێنە مناڵەکان داوای موبایلەکەن بەخوا مناڵی دنیا پێێتی لە مەکتەب لە کۆڵانە هەموو پیانە داوایەکەن تۆ نازانی موبایل مەسەفیشی زیایشە ئافرەت بابە هەمومان موبایل کرد هەمووکە وڵا باوکە من نەمێ لە مەکتەب هەموو ڕەفیقەکانم پیانە تۆ بتێ من نەمەیە منی ژەمەوێ گەنجی ئەمە لەمە گەنجی چی ئافرەت پارەیە پارە بێ بە پارە ئیشەکە موبایل بە پارە ئیشە هەموو پیانە بام بۆ ئەوان ڕۆژانەم نایدی خۆم مەچم کارزەکەم خۆت ڕکات بەخوا یەک بە هەموو تانێکێکان بۆ کڕم منی ژەمەوێ وەڵڵا وەڵا منی ژەمەی حاجێ بێ بۆ منیشی بکڕی ئەی دەباسە زەحمەت نەبێ ئەجایی تۆ دایکم زەرورم زەحمەت نەبێ بازی پیرۆزی نانەوازێکی بۆ بکڕە سەحسابی ئەسمە تۆوان پیانە بەخوا منی ژەمەی حاجی ئێوە هەم شارەکەم و پێ وەڵا بابە ڕاستەکە بۆ شارەکە وەڵا ئیسمەت کەمتر نیم ئێوەش بابە شتێکی حەزاریە یعنی ئینسان نەتوانێت اتصال بکا بەیەکەوە بە برادەرەوە یعنی برادەر چی شێکە دێ کاکە تۆ تاجیری تۆ تەرەبەیەکی فاشیر بووی دۆزە تەنها لە ڕیاضە و ڕەتمان دەرچوو من فاشیر بووم فاشیر بووی تۆ هیچ نیەوە تا بخۆ داجووی هەر خۆ بخۆر دایە من فاشیر بووم نام لە دەورێگە بە ساقی باڵا مسەرمەکە سەری بابی کرد خۆ لە فقەکانی کەمتر نییە من فاشیر نیم چاو لەمە عەتێچە نەبازەکە عەتیە والله بەخوا بۆ یەکری حاجی بۆ منیش یەکڕی منیش ساقاو بم خەفەن نەخۆ بزانە کەمترین سعر چ بە چەندە کەمترین سعر توی داخل چیە من خۆم دەخیلەمە نیوەی هەڵە بشڕێ من تۆش باقی ناتوانی بیکڕی تا خۆم نەڵێ چی هەڵە بچنی بۆی بکڕە دەقیلەی چی داکێکی بەڵە دەقیلە بۆ بچڕێ تەلەفۆنێکم بزانم ماڵە چییە و شەوێ چی بۆ ماڵە دراسی من دەزدا هەروەڵا بە ساقە خۆشەوە بۆ دیانین ئەوە بۆچی وا خۆتان دوورە پەرێزگرت و ئێستا نایەن هاچۆکەتان کەس کردەوە کوجاران هاچۆکە نەماوە وەڵا باشن مناڵەکانیش خەریکی مەکتەب بوو خەریکی خوێن و وەڵا حاجیش باشە شکر وەڵا نەرمی خان بڵێم چی خۆش بیاخوا هەروەڵا موبایلی بۆ کڕم ئەوی کە کامێرەکانی پێ بەناشکوری نەبێ بەخوا هیچی لێ نازانم کە جەڕسەکەم بۆ چ بێ کوژێنمەوانە بەڵێ مەشغوڵ باش زانم ئەمی کێ نای کچەکە هەڵێم بەیانی بچین بۆ حەفلەکەی ڕازا تۆ چی لە بەرەکەی خوا من نازانم جارێ بڕیارم نەیاوە ئاوا یعنی بچین لە بازار سەیری جلکەین زۆر چاکە باشە ئێ باشە بە ڤیانیش بڵێ هەر سێکمان بەیەکەوە چی دایکم نا دایک مەقینە بەسەرەوە چیە لە بەرکەم کۆ مۆدەی ئەوە ماوە بەڵێ ئەمیش مەشغوڵە لەسەر چاوەش دەبزانێت پیازە بچکۆنی دەروز دەگەیتوانی ئیتیساڵ بکەین بە هەموو شوێنێکەوە ئێوە لە حەزاتانەی تووشی کە ئاوا دەبیت ئەمە موسیقایەتیایە بەزم جارە باڵی بێتەوە ئەڵێم پاڵی بۆم بۆ ڕەبا کامێرەکە ناوە بەدوەڵیە بابی لە شوێ ببینی؟ چوارە مەشغوڵ بێ تەلەفۆنی ئەرزەکەشان مەشغوڵ بێ شتێکیان لە قۆمەوە با بڕۆ بزانم چییە ئەی ڕۆژ بێ لە دیوانی خەڵ پێغەمبەرە عاتیا عاتیا خان ئەوە هاتم حاجی نەڕەنەر نەرمی خان بە یارمەتی هەڵەی چی نەڕەنەر ئەڵێم تۆزی ترخێنی تەڵم بۆ بێنە بە ساقا بم خوا حافیز بێ ترخیانەی چی دوکانەکەم نەزانی تۆ هەرچێکان مەشغوڵن
بمن بالك بكري ورتك مشغول بس حياة ما تقرا قولك شي حياتي حكورا حياتي يا خوا حياتي خو مزعل شو مردوني اي قزق قرتي تو خنتورا كدوا عيشه كانت انتورا ما من باني تبو حفلينا بين قرا اتي ناسي تاو الدري جنجك سكت جنجك جنجا بجنجا جنجا قرا في كانيا جنجا تيجي عربي جنجا جنجا اي الرجل شاري او كره كني او كره حياه شرفيه بابي تخوها والله يا امتي ونيا اجل باكي خويا دا باكل صفيره باوك ابوك يا خدوانا وعصبي ابو اخوان عصبي شلون عصبي هذا؟ موبايل واش تعملك ليه؟ سيركي حمالك ما تقال شاشه جارك خلق سيكا نايت ما تقبل مششه ترى بيدر زحمني لما سقوتها خلق عطوبه تعزيه كتين انكي كردوتو موبايلك كردوتو ترى بي نازل سنفوا او كسر قلبك او شي كره عيبه بخاطري خو بخاطري بيا يعني نهم على لك موبايل دوس كراوات دوس لا ودرس كراوات عصبي مره جنيس عقيل موسيقى الموبايل ريزور هذه لا 20 دبر شو دبر بابا بله تي كاك السهون دعوة مني كاكا جاكاش كدعوة كده بلا خو عافيس هو كيف هذا أنا مش هيك ناس يا شغل شيتك أو كنتو هو ناس يجي هذا ناس جوا هالشيء سليب يا غم سيناك يا بابا بابا الشيطمن بله كاكا شلون ما كاكا عيبة كرة من أونين بابكم كرة عيبة تاوكم عيبة كرة كاكا من كنتني مقصر من بياو فرمتو أمريكا تشي دبي من باوكا كاكا تو تشي دبي قاعد شو تشي دبي مامي والله الله يباركم ام موبايل حياتي جاخو امان ابوان شلون دسم خوتها بزاتي خواه كاقا حمو أنا والله كاقا حمو دوي فاركة شكاكو سمتشي فيولا عذرا الهاتف الذي طلبته مقبول أو خارج نطاق الخدمة جاك عشان قبلها دايخ والله كاكا خو حافظ ساوكم بخاطري خو من اسا خو ما توتو شرم لسر موبايل كاكا موبايل بقرمان بس تساوكم